لای تەوەریە کەمان لەگەڵەوەی کە ئەڵێن لێ ئێستادا بە خۆشحاڵیەوە گرنگی باش بە هەموو لایەنە هونەریەکان ئەدرێت بە تایبەتی هونەری شانۆ کە گرنگێکی زۆری پێ ئەدرێت و هەروە ئێمە گەنجانی زۆر بەتوانامان هەیە کە بەهرەیەکی زۆر جوانیان هەیە بەهرەکان هیچی کەمتر نییە لە بەهرەی گەنجە جیهانیەکان ئەگەر برەو بە بەهرەکانیان بدرێت و هەروەها ئەو توانایانەی کە هەیەە شوێنێک هەبێت لایەنێک هەبێت لەوەی کا بتوانێت ڕاهێنانیان پێ بکات و تاکو بتوان ئەوانیش باشترینەکان پێشکەش بکەن ئەو باشترینانەی کە ئەوان پێشکەشەکەن لە کۆتاییدا خزمەتێک ئەبێت بۆ نەتەوەی گرت و کورد و بۆ هونەری کوردی هەر بۆیە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی لە پێناوی گەشە سەندنی شانۆی کورد و ڕاهێنانی گەنجە وەرکشۆپێکی بۆ گەنجان ئەنجام داوە ئێمە پێمان خۆشە زانیاری زیاتر لەسەر وەرکشۆپەکە وەرگریم بزانین مامۆستایانەی کە پێشداریان کردووەکەن و هەروە گەنجانمان تا چەند ئەتوانن برەوبن با گەنجەکان بە بەهرەکانیان با میوانداری زۆر بەڕێز مامۆستا شەماڵ فەهمی سەرۆکی کۆمەڵی سەرۆکی هونەرە جوانەکانی کورد و مەڵبەندی گشتی سلێمانی سڵاو لێ بە مامۆستا زۆر سپاس دیوارەتان باش واری بینەرانی کورساتیش باش دەستەکان خۆش بێ سەرتا دەستخۆشیتان لێکەین بۆ ئەنجامدانی ئەو وەرکشۆپە پێمان خۆشە بە گشتی باسێک لە وەرکشۆپەکە بکەیت. دوای سڵاو ڕێز دیارە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی لە درێژەی کار و چالاشەکانیان لە بەرنامەی کاریە ئەتوانیم بڵێم زۆر بە شێوەیەکی زۆر جوان هەوڵەیات کە چالاشەکانی لە بواری شانۆ و مۆزیک و شێوەکاری پێشکەشی شاری سلێمانی بکە لە درێژەی ئەو کار و چالاشیانە ئێمە بیرمان لەوە کردەوە کە وەرکشۆپێک بکەین بۆ کۆمەڵێک گەنج لە ناو شاری سلێمانیە دیارە ئەمەش دوای سەردانێکمان بۆ پایتەختی عێراق لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاک حەمەسوار عەزیز و بەڕێز کاک بەکری بینەر لە فیستیڤالێک بووین لە شاری بابل کە لە گەڕانەوەمانە لەگەڵ دیارە کۆمەڵ پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ شانۆکارانی عەرەب بە تایبەتی و هی شاری بەغا لەوێ لە دانیشتێکی دۆستانەیە بیرمان لەوە کردەوە کە ئێمە بتوانین وەرکشۆپێ بکەین ئەو مامۆستا بەڕێزانە و دوکتۆرە بەڕێزانە بانگێشتی سلێمانی بکەین دیارە زۆریان پێخۆش بووان بە تایبەت دکتۆر ئەحمەد حەسەن موسا کە پێشتر بەڕێوەبەری گشتی سینەما و شانۆی شاری بەغا بووە ئەو زۆر حەماسی هەبووتی ئێمە پێمان خۆشە ئەو پرۆژەیە بە ئەنجام گەێنین ئێمەش هاوکاریمان کردن و باڵین دەستمان کرد بە هێڵە سەرەتاکانی پرۆژەکە هەر ئەوانیش وتیان ئێمە دوو دکتۆری کە لەگەڵ خۆمان ئاهێنین و کەسێکی تریش کە ڕاهێنەری سەمایە ئەویش دیارە پرۆژەکەمان هێنایەوە ناو کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد و ئێمە ئامادەکاریمان کرد و ئامادەسازیمان کرد ئەتوانم لێرەوە بڵێم بە پشت و پەنای هاوڕێی خۆشەویستمان ڕەخنەگیری کورد هاوڕێمان حەمەسوار عەزیز و بە سپۆنسەری بەکری بینەر توانیمان ئەو ئیشە لە ماوەی 7 ڕۆژە لە کۆمەڵی هونەرە جوانەکان بیکەین بە ئامادەبوونی 25 لاوی خوێندگەرم و شانۆکار و سینەماکاری شارەکەمان دەستە خۆش بێت بێگومان دەستان خۆش بێت کارێکی زۆر جوان و زۆر پیرۆزە شانۆ ئەو هونەرە زیندوی کە ئاوێنەی کۆمەڵگایە باشە ئەکرێت بڵێن ئێستاە لەم سەردەمە خێرایە و پڕگۆڕانکاری و تەکنۆلۆژیادا ئەتوانین بڵێن شانۆ هێشتا هێزەکەی جارانی ماوە و کاریگەری خۆی لە دەست نەیاوە و پرسیارێکی تریش بکەم ئێوە چ بۆشاییەکتان لە شانۆیان بینی و بیرتانەوە کردەوە کە پێویستمان بە وەرکشۆپەیە دیارە پرسیارەکەی تۆ دوو بەشە بەش یەکەمیان ئەگەر باسی شانۆ بکەین گرنگی شانۆ شانۆ لەم سەردەمایە ئەو گرنگی و ئەو پێگەی و ئەو باڵین قورسایی ماوە بەڵێ شانۆ ئەتوانێت لە هەموو کاتێکە لە هەموو زەمن و زروفێکە دەوری کاریگەری خۆی ببینێ هەرچەنە ئێستا بەوەنەی سۆشیال میدیا و ئەو با بڵین ئەو شەپۆلە گەورەی کە دنیای ئەنتەرنێت و ئەمانە جیانی داگیر کردووە بەڵام شانۆ ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و تا ئێسەش دەور و تاسیری هەرماوە بۆیە بە بڕوای ئێمە بیرکردنەوە لە
لە سازکردنی وەرکشۆپێک دیارە وەرکشۆپ بۆ خۆی مانای نوێ بوونەوە، مانای وەرگرتنی زانیاری نوێ، مانای ئەوەیە کە ئێمە بتوانین ئەزمموی کەسانی کە وەرگین لەبەرەوە بەڕاستی بۆ گەنجان وەرکشۆپ زۆر گرنگە. ئەتوانم بڵێم دیسانەوە ئەبدەیتی زانیاریەکانیان ئەزمونونەکانیان نەکاتەوە بۆ مانایی کە ئەتوانم بڵێم گەنجان جارێککە گوڕوتینیان وەرەگرنەوە. زۆر باشە مامۆستا، کۆمەڵی هونەرە جوانەکانی کووردە کەم وەرکشۆپێکی ئەنجام داوە، بەڵام بۆچی مامۆستاکان کورد نەبوون؟ پرسیارەکە زۆر لە جێ خۆیاتی و پرسیارەشان لێ کردوین. تۆ بتەوێ شتێکی جیاواز بکەیت، ئێستا هەموو ئەو مامۆستا بەڕێزانی کە لە سلێمانین باوڵین لە ناو بواری شانۆی خۆمانەکارەکەن، خوێندکارەکان بەریان کەوتون. مەسەن مامۆسای پەیمانگە یا مامۆسای کۆلیژی هونەرە خوێندکارەکان بەریەکەوتنیان هەیە، ینی زانیاریەکانیان لەوان وەرگرتووە. ئێمە بیرمان لەوە کردووە ئەزمونێکی جیاواز، کەسانی جیاواز بێنین کە خاوەنی ئەزمونێکی جیاوازترن لەوانەی خۆمان، ئەتوانن سوودی زیاتر بەو گەنجانە بگەێنن کە دەموچاوی تازە ببینن و کەسانێکیشن زۆر لە بەتواناکانمان هێنەوە. بۆ نمونە مەسەرەن ئەتوانم ناوەکان و پسپۆرەکانیتان بۆ باسکەم. دکتۆر ئەحمە حەسەن موسامان هێناوە لە وانەی باوڵین دەرهێنانیە وتەوە کە خۆی چەند کتێبێکی هەیە لەسەر دەرهێنان و ئەزمموی زۆر باشی هەیە. هونەرمەند و ئەکتەری زۆر بەناوبانگی عراقیمان هێناوە دکتۆری یەحیا ئیبراهیم کە ئەتوانم بڵێم یەکێکە لە ئەکتەرە هەرە باشەکان لە عێراق. ئەمە هاتووە وانەی نواندن ئەڵێتەوە. دکتۆرە سافرە ناجیمان هێناوە وەکو یەکێکە لە مامۆستایەکی باشی زانکۆی بەغایە لە بواری ڕەخنەی شانۆ کە ئەمە بۆ خۆی مەسەن ئەمەش یەکێکە لە کەسایەتە زۆر باشەکان. کاترین هاشمان هێناوە کە تازەترین خەڵاتی وەرگرتووە لە بواری سەما و سەمای شانۆیی. ئەمانە کە ئەتوانم بڵێم جیاواز لەو بەڕێزانی کە لای خۆمان، ئەمە کەمکردنەوە نییە لە توانە و بەهرە و لێهاتووی مامۆستاکانی خۆمان، بەڵام ئەمە ئەزمونێکی جیاوازترە کە ئەو خوێندکارانە تێکەڵاوبوونێ هاوڕێتیکەش بەڵێ نوێ بێتەوە نزیک بوونەوەی ڕوایات. باشە بەشداربووەکان چێ بوون؟ مەرجتان چی بوو ئەو کەسانی یان ئەو فێرخوازانەی کە لە مۆرکشۆپەیە بەشدارە بن؟ لە سەرەتاوە ئێمە مەرجمانەوە بوو لە 15 بۆ 35 ساڵ بێت و باشتریشە خوێندکاری کۆلیژی هونەرە جوانەکان یاخو پەیمانگای هونەرە جوانەکان بێ. هەروە بوو خوێندکاری پەیمانگە و کۆلیژ ئەوانە هاتن و دوو کەسی کە لە دەرەوەی پەیمانگە هاتبوون کە حەزیان کرد وەکو باوڵین ئارەزوومەند بوون کە ئەوانە زۆریش چێژیان لە کارەکان بینی و تا ئێستش بەردەوامن. منەمێ لێرە شتێکتان پێ بڵ ئەم وەرکشۆپە بەردەوامی هەیە، ینی لێو حۆڕۆژەیە کۆتایی نەهات. ئەمە بەردەوامی هەیە تا مانجی 11 دیسان ئەم دکتۆرە بەڕێزانە دێنەوە چەند ڕۆژێکی کەش لێرە ئەمێنەوە، پاشان بەرهەمی وەرکشۆپەکە ئەبێتە بەرهەمێکی شانۆیی، ینی لە کۆتاییە کەواتە بەرهەمێک ئەبێت ئەبێت لە کۆتایە بەرهەمێکی شانۆیە بێتوانن پێشکەشی بەرهەمەکە کوێ دەرهێنەرە بێت سەیریکە بەرهەمەکە ئەکتەرە بێت. ئەکتەرەکان بەشداربوانی ناو وەرکشۆپەکان، دەرهێنەرەکان هەر بەشداربوانی ناو وەرکشۆپەکان بە سەرپەرشتی ئەو دکتۆرە بەڕێزانە کە سەرپەرشتی شەکاکەن وانەکانیان وتۆتەوە. لە کۆتاییە بەرهەمێکی جوان پێشکەشی بینەرانی خەڵکی شاری سلێمانیەکی. فێرخوازەکان کە بەشدار بوون کێشەی زمانیان نەبوو لەوەی کە کورد و عەرەب؟ بەڵێ دیارە بە خۆشحاڵیەوە برای ڕەخنەگرمان و هاوڕێی خۆشەویستمان و باڵین ئەندامی خۆشەویستی ناو کۆمەڵەکەمان حەمەسوار عەزیز کە خۆی لە شاری هەولێر دانیشێ ئەو باڵێنکاری وەرگێڕانی بۆکردن و خۆشی دەورێکی باشی هەبوو لە بەجێگانی ئیشەکەمان. کەواتە وەرگێڕێتیا بەڵێ وەرگێڕیتیا دەستان خۆش بێت. زۆر سپاس. بەگشتی ئامانجی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە بوونی ئەم وەرکشۆپە یان چەندین خوڵ و وەرکشۆپی دیکە چییە؟ دیارە ئێمە ئامانەیەوەکو کۆمەڵی هونەرە جوانەکان بەڕاستی دەرگایەکی نوێ بکەینەوە بە ڕووی گەنجانە.
ئێمە ئەم کۆمەڵی ئێمە بەوە ناسراوە کە باڵین خەڵکی بە تەمەنی زۆرتیایە طبعا 54 ساڵ تەمەنی هەیە ئەو کۆمەڵی ئێمە خۆمان کۆمەڵ پێویستمان بەوەیە کە کۆمەڵێک گەنج بێتەوە کۆمەڵی خوێنی گەرم بێتەوە ناو کۆمەڵ دیارە لە ڕێی ئەمە ڕوکشۆپەوە کە باڵین ئامانجە سەرچەکەی ئێمە ئەوەیە کۆمەڵێک گەنج ڕابکێشینەوە ناو کۆمەڵ و بێن لەگەڵ بەردەوامشتان هەیە ئێستا بەڵێ هەر بۆ زانیاری ئێوە و بینەرانی بەڕێزیش ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی شانۆیەک بوو سێ چیرۆکی مردن لە دەرهێنانی ڕێباز حەمەجەزایە لەمڕۆ دەست پێکردو نۆبەرەکەی ئەمڕۆ بووە و ڕۆژانی داهاتوش سەعات 5:30 ودا کۆمەڵ نمایشەکرێ بۆ هیوایی کە ئەوانەی بینەری شانۆ بینەر چۆنە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشەکەتان بوو بینەر ئەمڕۆ زۆر باش بوو بە هیواین کە بینەر بێنەوە ناو هۆڵەکانی شانۆ بەڕاستی گروپێک بۆ 2-3 مانگ لە بەو هەموو بەم زروفەن نالەبار و ناخۆشە بەردەوام پرۆڤاکەن حەقە بینەریش ئاوڕێکی جدیان لێباتەوە بێکارەکان ببینن زۆر باشە ئەم کاری ئێوە ئەکەن لە پێناو خزمەتکردنی هونەری کوردی و لە پێناو ڕاهێنانی ئەم گەنجانەمانە کە خۆیان بەهرەیەکیان هەیە بەڵام بۆچی کردی تایبەتی زیاتر پشتگیری ئەم کارانە کات؟ باشە بەڕێزم کەرتی تایبەتی ژنەی کە ئەی شێوی کە ئەوە تا حکومەتەکەمان ئەوە تا کەواتە ئەکرێ کە لایەنێک ئەبێ پەیوەندیدار هەبێت لەوەی کە ئێمە ئێستا بۆ شانۆکە پێ بڵم هونەرمەندان نزیک ئێستا مەبلەغەکەش پێ 400,000 دینار هاوکاری ئەمیشەی کردو باقی بە هەموو تێچۆکی لەسەر کۆمەڵی هونەرە جوانەکانە ئەمە وەکو شانۆکە وەکو وەرکشۆپەکە بەڕاستی ئێمە برای بەڕێزمان بەکری بینەر هەیە کە هەمیشە پشتیوان و هاوکاری باڵین ئیشەکانمان بۆ ئەو ئەرکی خواردن و نووسنی ئەو 4 بەڕێزەی لە ئەستۆگە و 4 بەڕێزە 5 بەڕێزەی لە ئەستۆ گرتووە کە مامۆستا بوون لە وەرکشۆپەکەمان لێرە سوپاسێکین و دەستخۆشی لەکی مامۆستاکەواتە ئێمە توانای باشمان هەیە بەڵام پشتگیریمان نییە توانای باشمان هەیە جێگە و ڕێگەی باشمان هەیە بەڵام ئەوەیە بەڕاستی بڵێم بیرکردنەوەکەمان بۆ هونەر بیرکردنەوەی دەسەڵاتداران بۆ هونەر ئاڵی جێگە و ڕێگەی باشمان هەیە کەواتە هەوڵی باشیشمان هەیە بەڵێ هەوڵما بۆ ئێستا ئێمە هەوڵی کۆمەڵی هونەرە جوانەکانمان هەیە ئێمە هەمیشە ژووتمانە دەرگامان کراوەیە با هونەرمەندان بێن لای ئێمە فەرمو ئەسپی خۆیان تاوبن بەڵام بەڕاستی بوونی بیرکردنەوەیەکی با بڵین دروست بۆ هونەر لە دەناو سیستەمی حکومڕانی ئێمە بەداخۆ لاوازە ساڵانە چەندین وەرکشۆپ ئەنجامەدرێت چەندین فستیڤاڵ ئەنجامەدرێت بەڵام ئەم فستیڤاڵ وەرکشۆپانە تا چەند گرنگە کە دوایی ئێمە ئەنجامەکانیان ببینین ئێستا ئێمە نەتیجی وەرکشۆپەکەمان ئینشاءڵڵا لە مانگی 11 بەڕێستان میوانداری یەکەین فەرمونون ئەڵین بەرهەم کۆبەرهەمی کۆی ئامانج و هیلاکبوون و ماندووبوونی ئەو گەنجانە ئەم شانۆیە فەرموو ببینن ئەو گەنجانی کە بەشدار بوون وەرکشۆپەکەی ئەبن بە ئەندام لە ئێمە پێمان وتون و هەر لە یەکەم ڕۆژی شەوە من لە سەرەتای دەستپێکردنی خولەکە پێم وتون و گەنجە بە ڕێزەکان خوێن گەرمەکان ئەوە دەرگای کۆمەڵ کراوەیە من وەکو سەرۆکی کۆمەڵی هونەرەجوانەکان پێتان ئەڵێم دەرگای کۆمەڵ کراوە بۆ هەموو ئەو گەنجانە وەرن ئەسپی خۆتان تابن ئێمە ئیتر تەمەنێکەوە ئێمە 40 ساڵە خەریکین فەرمونون ئێوە گەنجان وەرن ئێمە لایەنە ئیداریەکانتان بۆ جێبەجێکەین ئێوەش فەرمونون بچنە سەر شانۆ و ئەوە شانۆیەکە و خۆتان تەراتێنی تیا بکەن دەستان خۆش بێ لەشتان ساق من بەس ئەوە ناڵم بینەرانی خۆشەویست ئێستا نمایشێکەیە شانۆکاران ئەوانی کە حەزیان لە شانۆی بفەرمونون شانۆیەکەش ببینن هەر کاتی نمایشەکەشمان پێ سعات 5:30 لە کۆمەڵی هونەرە جوانەکان تەنیشتی خەسخانەی ئیمەرجەنسی کۆڵانی محکەمەی کۆن هیوادارین لە کۆتاییدا ئێمە ئەو بەرهەمە ببینین کە بەڕێزت باس لێوە کرد دووبارە لە ڕێگەی کورسات مەگەزینەوە ئێمە ئەم بەرهەمە ئێمە دێنەوە لە کورسات مەگەزین پێتان ئەڵین ئەوە بەرهەمەکەمان دەستخۆش بۆ